پانەڵێک بەڕێوە چووە دیارە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی کللتور و دیالۆگ پانێڵێکی ڕێکخستووە دوێنێ ئێوارە ئەم پانێڵە ناونیشانێکی زۆر تایبەتی هەڵگرت بوو کە ئێمە زۆر جا لە نێو تیڤیدا لە نێو تەلەڤیزۆندا گفتوگۆ دروستە بێت لە بین ئەو کەسانی کە بە ئەکادمی لە بوارەکاندا لە لێو زانکۆدا خوێندویانە لەگەڵ ئەو کەسانی کە پیشەگەرن جیاوازەکە لە لای خۆمان زۆر جار ئەڵێن پەڕەیەکە کە ڕەنگە هەندێکمان ئەو دیوی پەڕەکە نەبینین ئەوەی کە ئاکادمیە ئەوەی کە پیشەگەرە ئەو دیوی پەڕەکە نەبینێت زۆر جار ئەڵێن تیۆری و پراکتیکی بابەتێکن کە گرنگن هەردووکیان پێکەوە هاوتەری بن لە کاری میدیاییدا ئەم پانێڵە دیارە کۆمەڵە کەسی هەم ئەکادمیست لە بواری میدیادا تێیدا بەشدار بوون هەم کەسانێک کە بە پیشەگەر بوون بە ڕۆژنامەوان و میدیاکار و کار دەکەن لە نێو دەستگاکانی میدیادا ئێمە ژۆکو دەستگای میدیای کورسات بێگومان تێکەڵکێشێکمان کردووە لە نێوان ئەو کەسانی کە ئاکادمی کار دەکەن لەگەڵ ئەو کەسانی کە پیشەگەرن قسە لەسەر ناوڕۆکی ئەم پانێڵاکەین دیارە پەناڵەکە ناونشانێکی هەڵگرتووە چۆنێتی هەماهنگگیکردن لە نێوان ژیانی ئەکادمی و پیشەیی لە میدیادا بزانین ئەم هەماهنگگیکردنە چۆنیە ئەمڕۆ دوومیانی خۆشەویستمان لایە زۆر بەڕێز بە سۆستۆفیق کە بەڕێزیان بە خۆشحاڵیەوە جێگیری سەرنووسەری وێبسایتی پیوکەی میدیان و بەڕێوەبەری پانێڵیشن زۆر بەخێر بێ خاتوو بەسۆز خاتوو ئەمەرزیە جەمال بەرپرسی پلاتفۆرمی میدیایی ڕێکخراوی دیالۆگ و کللتور زۆر سپاس هاوکارێکی بەردەوامیش زۆر بەخێر بن بەخێر لە کامتانەوە دەست پێ بکەین بەدڵی چەناو لە تۆ دەست بکەین خاتوو بەسۆز ئەم هەماهەنگیە بۆچی بیری لێ بکایەوە لە پانێڵێکدا بخرێتە ڕوو بەڵێ بەیانیتان باش دەستان خۆش بێت خۆتان نەزانن بابەتی میدیا و سۆشیال میدیا لە ئێستادا بابەتێکی گرنگە کە جگە لەو پانێڵی دوێنێ کە کراوە بەردەوام کۆڕ و سیمینار و وەرکشۆپاتی بۆ ئەکرێ بۆی جیا بکرێتەوە کە ئیشکردن لەم بوارانەدا چۆنا بۆیە سندیکای ڕۆژنامەنووسان بە هاوکاری ڕێکخراوی DCO بیریان لەوە کردەوە کە ئەم بابەتە بخەنە بەر باس و لێکۆڵینەوە چونکە ڕای جیاواز هەیە بۆ کارکردن لەوەی کە کەسێ ئەکادمی بێوە خو کەسێک پیشەی بێ جگە لەمەش زۆر جار خۆتان نەزانن کە هەندێک کەسێ پیشەوەرە بۆ نموناڵێ ئەمە پیشەی سەرنگەرە ئەمە پیشەی ئاسنگەرە بەڵام ئەمە بۆ بە پیشەیەک و هەروەها بۆتە سەرچاوی بژێوی و داهاتی بۆ ئەم کەسە بۆیە دوێنێ قسە لە سەرمەکرا ئایا ڕۆژنامەوانی و کاری ڕاگەاندن بۆتە پیشەیەک یاخود بۆتە ئەوەی کە منێکی ڕاگەاندکار بتوانم بۆ پیشەیە بژێوی ژیانی خۆم دابین بکەم لە پانێڵەکەی دوێنێدا سندیکای ڕۆژنامەنووسان ئامادە بووە جەختیان لەوە کردەوە بەداخەوە کە تا ئێستا کاری ڕۆژنامەوانی چۆن بڵێ بە شێوازێکی فەرمی و ڕسمی نەبووە بە پیشەیەک و بەداخەوە کە لە ئێستادا هەچی هەڵ ئەستێ ناوی خۆی ئەنێ ڕاگەاندکار میدیاکار ڕۆژنامەوان کە ناکرێ بەم شێوازە بێسنووریە خەڵک بەخۆی بڵێ من میدیاکارم من ڕاگەاندکارم پێویستە پارێزگاری بۆ کارە پیرۆزەوە بکرێت کە کاری ڕۆژنامەوانی و ڕاگەاندنە بۆیە ڕێکخراوی DCO بە هاوکاری سندیکای ڕۆژنامەنووسان بیریان لەوە کردەوە کە ئەم بابەتە بخەنە بەرباس و وەکو بەڕێزت ئاماژەت پێدا چەند کەسێکی پسپۆر لەو بوارەدا قسان کرد و هەروە شیکارێکی جوانیش کرا بۆ ئەو بابەتە زۆر باشە دەستان خۆش بێ خاتم وەرزیە بینە لای تۆش بەخێر بێ سەر چاوان لەگەڵ بەڕێستا ئەمە کەمە قسە لەسەر گرنگی پانێڵێکی لەم شێوازە بکەین بۆ نمونە بەڕێوەچوونی پانێڵێک کە تایبەت بێ بە پیشەی ڕۆژنامەوانی لە ڕووی ئەکادمی و یاخود ئەگەر کەسێک بوون هەروەکو پیشەیە کات بێتە ناو ئەمە چ جیاوازیەک و چ گرنگیەکیشی هەیە بڵێ بێگومان وەکو بەسۆزخان باسی کرد هەموو شتێک هەموو کارێک کە ئەکرێت سەرچاوەیەکی هەیە یعنی بۆ نمونە شتێک سەرەتا بیری لێکراوەتەوە بۆیە گەشتووە بەم ئەنجامە ئێمەش بیرمان لەوە کردەوە کە وەکو هەمومان ئەزانین بەڕاستە و خۆ بێت یاخود ناڕاستە و خۆ ململانەیەک هەیە لە نێوان پیشەوەری و ئەکادیمیا لە ڕووی میدیاییەوە هەر بۆیە وەکو دەستپێکێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ چکۆ هەموو کارێک بێگومان هەم لایەنی ئەکادیمەکەی گرنگە هەم لایەنی پیشەوەریەکەی چکە بێگوم لە زۆنکەکانیشا تا چەندێک ئەو بابەتانەی کە بە شێوەیەکی جوان بە تیۆری ئەخوێنرێت هەوڵ ئەدرێ بە شێوەی پراکتیکیش بخوێنرێت ئێمەش وەکو دەستپێکێک بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بە پانێڵێک دەستمان پێکرد بە خۆشحاڵیەوە لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی سلێمانی کە لە سەرەتای دامەزرانی ڕێکخراوەکەمانەوە زۆر هاوکارمان بوون کاکاروان هەر بابەتێکمان هەبوو بێت لە ڕووی میدیایەوە تاوتوێمان کردووە و چارەسەرێکمان یعنی بە هەنگاوەکان ڕێکخراو پێشتر ئامادەکاریتان بۆ کردووە کە پانێڵێکی ئاوە گرنگەوە بێ ئەنجام بێگومان لە چ ڕۆنگەیە و لە چ سۆنگەیەکەوە یعنی ئێوە
وەکو ڕێکخراوی کللتور و دیالۆگ بیرتانەوە کردو کە ئەم بابەتەیسە بابەتێکە پێویستە کات شۆڤی بکرێت بابەتێکە پێویستە کات قسە و لێکدانەوەی بۆ بکرێت و دواتر بێگومان هیچ پانێڵێکیش خۆ بێمە بەست نییە دەرەنجامی ئەم دەرەنجامانە چی لەکە دەرەنجامەکان ئێمە وەکو ئەزمونەی کە هەمانە لەگەڵ میدیاکارەکان و خاوەن ئەزمونونەکان و خوێندکارانی زانکۆ ئەوانەی کە لە بەشی میدیا ئەخوێنن ڕەنگە زۆرینیان ئەو شتە جوانانەی کە لە زانکۆیان خوێندویانە نەتوان بەباشی بە پراکتیکی جێبەجێکەن لە ژیانی بۆ نمونە لەسەر هەواڵسازی یاخود لەسەر پێشکەشکاری شتێک ئەخوێنێت بەڵام کاتێک کێتە سەر ئەوەی بە واقعی هەواڵێک بنووسێت یاخود بەرنمەیەک پێشکەش بکە نەتوانێت بە شێوەیەکی جوان وەکو ئەوەی کە پێویستە ئەدای بکات کەواتە لێرە کێشەیەک هەیە لە پراکتیزەکردنی ئەو بابەتانەی کە بە شێوەیەکی ئەکادیمی خوێنەوەتی باشە بابینە لای خاتو بە سۆز لەگەڵ بەڕێستامە باسێکی ئەوە بکەم چۆن ئەو کەسانی کە ئەکادیمین و کەسانی کە پیشەگەرێکن بتوانن لە دەستگایەکە کە کارەکەم پێکەوە هەماهەنگی دروست بکەن لەو شوێنە بۆی کە بتوانن باشترینەکان پێشکەش ببینەر و بیسەر بکەن بڵێ خۆی لە ڕاستیە هەموو شتێک ئەتوانین بڵین ڕەش و سپیت هەیە پۆزتیڤ نێگەتیڤ زائد ناقص هەمووی لێرەشا ئەم دوو لایەنەت هەیە تۆ هەم ئەکادیمی بوونت هەیە هەم پیشەیت هەیە ئەمە چۆن هاوتەری بن بەیەکەوە یاخود چۆن ئەم هەماهەنگیە دروست بکرێت زۆر کەسمان هەیە ئەڵێ من شۆفێرێکی باشم بەڵام مۆڵەتی شۆفێری نییە لەگەڵەوەی تۆ شۆفێرێکی باشی مۆڵەتت نییە ناتوانانی بڕۆیتە سەر شەقام و ئۆتۆمبیلەکەت لێ بخڕی بەڵام ئەکرێت تۆ مۆڵەتێک دەربێنیت و ئەو وەختە شۆفێری خۆت بکەی بەبێ هیچ مەرجە ئەنی بە سۆسخانەی زۆر ڕوبەڕووی بینەوە زۆر جاڵان ئەو پەیپەری کە هەتە پێڵم بڕوانامە مەرجە تۆ بکە بە ئەکادیمی بڵێ خۆی پانێڵەکە ئەمە هەدەفەکەی بوو کاگاری ناکرێ بڵین مەرجە بەڵام باشترە تۆ شارەزایەک تێ ئەکسپریەنسێک تێ لە بوارێکە ئەگەر بێت لەگەڵ ئەمەیشا شەهادەیەکی ئەکادیمیت هەبێ باشترە من خۆم ڕەنگە لە پێشترا کاری ڕاگانم زۆر کردووە بڕوانامەم نەبوو بەڵام کارم کردووە ئێستا کە بڕوانامێکی ئەکادیمیم کردووە لە ڕووی ئیشکردن و تێگەیشتنمەوە باشترم ڕەنگە لە ڕووی ئەو پۆستێک کە منێ سەرجێگری سەر و سرم بەشێکی ئەو بێ کە شەهادەیەکی ئەکادیمیم هەیە ڕاستە لە پێشترا من بەرنامەم هەبووە نازان پەیامنێر بووم چی بووم ئەمە ئەزمونە لە پانێڵەکە گەشتی بۆی کە هەردووکیان پێویستە ئەگەر تۆ وەکو خاتون ئاماژی پێدا ڕەنگە هەر لە کورساتی ئاسیزە بۆ نمونە ئەم هاوڕانی من کە لێرە ئەیبینم هەردوور نەڕۆین کات لێرکەوێنەگرا ئەمە ئەزمونێکی زۆر لە مێژینەی هەیە ئەمە کێشەی بۆ دروست نابێ ئەگەر بڕوانامەیەکی ئەکادیمیشی نەبێ بەڵام ئەگەر لەگەڵ ئەمە بڕوانامێکی ئەکادیمیشی هەبێ باشترە دوێنێ باسی ئەوە کرا کە کەسێکە فۆتۆگرافەرێکی زۆر باشە و کاری فۆتۆگرافیەکە بۆ ڕاگەاندنەکان دوای ئەوەی کە چۆتەوە زانکۆ خوێندوێتی لەوێ لەوانەیەکە باسی کامێرە و پارچەکانی کامێرە و ئەمانە کراوە کەسەکە خۆی وتوێتی من ئەزانم ئەمە کامێرەی و فۆتۆ ئەگرم و ئیشم کردووە بەڵام بەم شێوە عیلمی و زانستیە نەمزانیوە کە کامێرە ئەم بەشانی هەیە چۆن لێکەمەوە چۆن پاکیکەمەوە چۆن بیبەستم ئاهاتۆ لێراوەکو وتماوەکو شۆفێرەکە تۆ ئەزانی ڕەنگە ئێستا منیش بتوانم ئەم کامێرەیە ناسام ئەوە بە سوورەکە هامە ڕیکۆردەمەمە بەڵام ئەگەر عیلمیەن و ئەکادیمیەن بیخوێنیتەوە تۆ هەردوو تەریقەکە هەردوو ڕێگەکە هەم ئەکادیمیەن هەم پیشەی بەیەکەوە بڕۆی لەگەڵی ئەو وەختە ئیشکردنەکەت باشترە ئەو وەختە تێگەشتنت بۆ هەموو بەشەکانی میدیا باشتر نەک بۆکو بڵین کامێرەیە ڕەنگە تۆ لە شوێنەکە بزانی ئەمە میکسەرە ئەمە دەنگە بەڵام کە بە ئەکادیمی لە زانکۆی خوێندێ لە پەیمانگای خوێندێ ئەو وەختە زۆر کەسەیە ئەڵێ من نەتوانم بیکەمەوە بیشی بەستم تێگەی لەبەر ئەوە بەڕای ئێمەوە هەروەها ئەو کەسانی کە دوێنێ قسان کرد ئەگەر بڕوانامێکی ئەکادیمیت هەبێت لەگەڵ ئەوەی کە پیشێکتەیە ئەو وەختە کارەکەت باشترە مەرج ئەگەر کەسێک ئەکادیمی بێت لە شوێنێکی دەستگایەکی ئەلامیان کار بکات ئیتر ئەو کەسە بە خۆی بڵێ سەرکەوتو هەموو ئەکادیمی بوونێک سەرکەوتوی پێ بەخشێت و یاخود ئەگەر لەگەڵ ئەوەی کە تۆ ئەو پەیپەرە و پێ ئەو بڕوانامێت پێ لەگەڵەوەشا هەر بەردەوام بی لە هەوڵ و جۆدەکانی خۆ بۆی بەرەبەرە و پێشتر بڕۆی بەڵێ خۆی ناتوانم بڵێم گرنگنیە و ناشکرێ بڵێن زۆر گرنگە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان سەروی 100,000 خوێندکار ئیمتحانیاتی کۆتایی ساڵیانەیە پۆلی 6
ئەمە دواتر کە دەرئەچن فۆرمی زانکۆکان پڕەکەنەوە زۆر کەسمان هەیە بەداخەوە بەنابەدڵیا خودت بەهۆی پڕکردنەوەی هەڵە لە فۆرمەکە ناوی لە ڕاگەیاندنیەتەوە ڕەنگە ئەم کەسە حەزی لە ڕاگەاندن بڵێ حەزی لێرە نییە ڕەنگە سبەینێ دەرئەچێ لە بەشی ڕاگەاندن بڕوانامەیەکیە کەسێکی ئەکادیمیە بەڵام بەداخەوە هەم کاری نەکردووە هەم ئەزمموی نییە هەم حەزی لێ نیە لەوە ناچێ ئەم کەسە بیهێنیتە دەستگاکی ڕاگەاندن و کاری پێ بکەیت سەرکەوتوو بێ لەبەرەوەی هیچ ئیشی نەکرۆ لەبەرەوەی حەزی لێ نییە ئێوە خۆتان نەزانن بێجگە لە پیشەی بوون و ئەکادیمی بوون ڕاگەاندن هەر بەشێک تۆ بیگریانی تۆ گەر حەزت لە گۆرانی وتن نەبێ ناتوانانی لەبەرەوە ڕاگەاندن بێجگە لە ئەکادیمی بوونەکەی و پیشەی بوونەکەی ئەبێ حەز بێ لەبەرەوە نەخێر مەرج نییە زۆر کەسمان هەیە من خەڵکم بینیوە لەوانەیە بەکالۆرس و ماستەری شێبێ بەڵام ئەڵێ بەخواکە کامێرە ئەبینم وازانم هین بەرامبەرمە ئەنی شەهادەیەکیشی هەیە بڕوانامەیەکی هەیە بەڵام کاری نەکرۆ بەڵام ئەگەر چەند جارێک تۆ بیێنیتە ئەم ستۆدیۆ بەرامبەر کامێرە بەرامبەر ئێوە بێ ڕائەهێنرێ پیشەی بوونێک وەرئەگرێ تێگەشتێکی ئەبێ ئەو وەختە لەگەڵ بڕوانامە زانستێکە تێئەگا کە ئەمە ئیتیکی ڕۆژنامەوانی و نازان شێوازی پێشکەشکردنی بەرنامە چۆنە سیرەکەی لە هەموو حاڵەتەکانە یەکگرتنەوەیکی جوان دروستە بێ لەو کاتا کە تۆ پیشەی بوون بووی و ئەکادیمی بوون بووین زۆر باش خات و مەرزیە ئەو دەرەنجامانی کە لەم پانیڵەیە بەدەستان هێنا چوار کەسیش پێما بێت بە خات و بە چوار کەس قسەیان لەسەر بابەتەکان کردووە بە نووسرا و کۆتان کردوتەوە ینی دەرەنجامەکان بە خاڵ کۆتان کردوتەوە چی لەکەن ینی بیرتان لەو کردو دواتر لەگەڵ بەڕێبەری کەناڵەکانە لەگەڵ میدیاکانە قسەیە بکەن ئەم هەمانگییان ئەم تێگەیشتە یان ئەم دەرەنجامیان پانێڵەش ڕنگ باتەوە لە نێوکاری میدیایدا بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکو نووسرا و بە نووسرا و کۆمان نەکردوێتەوە بەڵام هەموو پانێلیستەکان کاتێکە قسەیان کردووە ڕیکۆردمان کردووە لای خۆمان هەر بۆ ئەرشیفی خۆمان و بۆ ئەوەی کە ئەو ینی ئەو معلوماتی کە لە ئەنجامی پانێڵەکەەوە بەدەستمان گەشتووە لەمان بمێنێت و دواتر کاری لەسەر بکەین و ئێمە پێشتر بۆ هەماهەنگیکردنی نێوان کاری پیشەی و ئەکادیمی لە میدیایە ئیشمان لەسەر خوێندکارانی زانکۆ کردووە پەیوەندیمان لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە قیسلێمانی و کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان هەبووە و ئەم پانێڵەش بێگومان هاوکار ئەبێت بۆ کاری داهاتوومان کە ئەم جارە کارمان لەگەڵ کردنەوە بێگومان بۆ ئەوەی کە ئەم جارە کارمان لەگەڵ کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بێگومان لەگەڵ کاکاروان و سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە قیسلێمانیدا و خوێندکارەکان کردەوە بتوانین ئەو دەرەنجامانی کە لە پانێڵەکە بەدەستمان هێناوە زیاتر لەو کار و چالاکیانەیە کە ئێمە وەکو ئەجندایەک پێشتر بۆ کارەکانمان داێنین بۆ خوێندکارەکان زیاتر کاریگەرتر بێت باشە خات و مەرزیە ئێوە لەسەر چ بنەمایەک بۆ نمونە بڕیارێن کە پانێڵێک وەرکشۆپێک بابەتێک بۆ نمونە تاوتێ بکەن لەگەڵ کەسانی ئەکادیمی و شارەزایە چی واتان لێ کاکە دەستبەرن بۆ بابەتەکان بگومان سەرەتایی دروستبوونی هەموو حاڵت هەموو کێشەیەک یعنی هەموو داهێنانێک سەرچاوەکەی کێشەکان یان داهێنان کێشەکان دایکی داهێنانە شتێکی وا هەیە ئێمەش سەرەتا کە ئەوەی کە دەستمان برد بۆ ئەم پانێڵە بینیمان کامل ملانەیەک هەیە ئیتر بە پۆستەکانی فەیسبووکە بێت بە کۆمنتا بێت بە قسەکردن لەگەڵ کەسانی شارەزای ئەکادیمی یاخود کەسانی شارەزای پیشەیە بێت ئەو ململانەیەمان گوێ لێ بۆکو بە سۆسخان وتی ئەگەر تۆ ئیجازەیەکی ساقیت نەمێ ناتوانیت ساقی بکەیت کەواتە کۆمەڵێک کەسانی پیشەیمان هەیە کە زۆر شارەزان لە بوارەکەیە کۆمەڵێک بەڵام لەوانەیە باگراوندێکی ئەکادیمیان نەبە کۆمەڵێک کەسانی ئەکادیمی زۆر باشیشمان هەیە بەڵام لەوانەیە باگراوندێکی هیچ پیشەیان نەبێت بەڵام ئێمە ئەگەر تێک هەڵکێشیان کەین یاخود ئەم کەسانە عیلاقەیەکی باشیان پێکەوە هەبێت لە بری ئەو ململانەیە ئەکرێت سوور لە یەکتر وەربگرن زۆر ڕاست خاتو بەسە زۆک و دوایین شتێکە من پێم خۆش بە باسی کەین باسی مۆدێلی وڵاتانی ترتان کرد بۆ نمە میدیا چۆن کارەکات یا پرسیارەکەم بە دووسێ بۆ عدەیکەم بەڵام هەریەکمان بەستکەمەوە باشە هەندێک میدیا هەیە میدیای جیهانین و کە بەردەوام کوردی شتەی دیەکە کە میدیایەکی زمانێکی ترە کەسەکە دکتۆرای هەبێت لە بۆ منە لە ئابووری شاکاتێک دەوێت لە نێو میدیاکە کار بکات دەینێرێت لە زانکۆدا ئەڵێ بڕۆ چەند مانگێک مەشقی ڕاهێنانی میدیایی کە اینجا وەرە لەگەڵ منا کار بکات واتە ئایندە بۆ کەسانی ئەکادیمی یان پیشەکەرە
لە میدیادا کار دەکەن بەڵێ کامیانە بەڵێ یعنی کە بۆیە بە بەسەکەمەوە نەخوا نەخواستە ئێمە پشت لە پیشەگەرەکانکە نمونەی زۆر جوانە تێنایە سێ منە لێرە کاک لێرمانێ کاگێ منمانە هەمووی کەسانێکن چەندین ساڵە لێرە کار دەکەن ڕاستە خۆ کادیمیستە بێت بە زانست پێیت ێزانە کامێرە چیە زانە ناوەڕۆژی کامێرە چییە بەڵام ڕەنگە پراکتیشی نەبێ لەسەر ڕاستە باشە ڕاستە. چی بکەین ئەم هەمانگیە ینی هەردوو لا وەکو یەک هاوتەری بکەینەوە لە ڕووی ئەکادیمی. بەڵێ کاک ئاری ڕاگەاندنی کوردی لە دوای ڕاپەڕینەوە زۆرتر دەرکەوتووە و چۆن بڵێم ئازادیکیە بۆ لە ئیشکردنا لەو کاتەوە نووسەران و شاعیران و ئەدیبان بەڕێوبەر و چۆن بڵێم بەڕێوبەر و مدیری دەستگاکان بوون بەڵام ئەگەر سیر بکەی لە ئێستادا زۆرترین کەسانی ئەکادیمیمان هەیە لە دەستگاکان دوێنێ باسی ئەوە کرا کە بەراوردێک هەیە لە دوای ڕاپەڕین و لە ئێستادا لەو کاتانەدا ڕەنگە خەڵکانی خاوەن بڕوانامە و ئەکادیمی زۆر کەم بوو بێتن لە دەستگاکانە بەڵام دەستگاکان هەر کاری خۆیان کردووە لە ئێستادا ئەگەر سیرکوی ڕۆژ بە ڕۆژ خەڵکانی خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆرا و بەکالۆرۆس دەبن بەکار بەدەست و بەرپرس لە دەستگاکانی ڕاگەاندن لە پانێڵەکەدا هیچ بەراوردێک نەکرا لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوروپادا بەڕاستی بەڵام باس لەوە کرا کە شێوازی ڕاگەاندن و کاری ڕاگەاندن لە ئێستادا لەگەڵ پێش ڕاپەڕینا چۆن بووە باسەوە کراکە لە پێش ڕاپەڕینا کارکردن لە ڕاگەاندن چۆن بوو لە دوای ڕاپەڕینەوە کارکردن لە چه ئاستێکە خۆشبەختانە گەشتونەتە ئەوەی کە هەم کەسانی پیشەوەر و هەم کەسانی ئەکادیمی هاوتەری کار دەکەن لە دەستگاکانی ڕاگەاندن و باسیش لەوە ئەکرێت کە ڕۆژ بە ڕۆژ چوون یاخود هاتنە نێو دەستگاکانی ڕاگەاندن چۆن بڵێم بوارەکە زۆرتر کراوەیە بۆ ئەو کەسانی کە خاوەن بڕوانامەیەکی ئەکادیمین وەکو جەنابەت وت هەر ئەوە نییە بڵێ فڵان کەس بڕوانامەیەکی تەنیا ئەمە پێپەرێکە و هیچ شتێک نەخێر لە ئێستادا هەموو دەستگاکانی ڕاگەاندن پشت بۆ کەسانە ئەبەستن کە کەسانی ئەکادیمین و ڕۆژ بە ڕۆژ مەجالەکە بۆ ئەوان کراوەترە بۆ ئەوی بێنە ناو ئەو دنیایەوە زۆر باش دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تاوی زانێرەکانتان زۆر سپاس